دەنگی تەقا چەند مەترێک لە شوێنی دانیشتنی ترامپەوە دوور بوو. دەستەی پاراستنی سەرۆشی ئەمریکا زوو پڕیاندایە سەرۆک و بردیان. بەڵام لە ناو ئەو ڕووداوانەدا ئەم ڤیدیۆیە زۆر نامەوە و سەرنجڕاکێش بوو. هەر لەگەڵ بیستنی دەنگی تەقەکە پاسەوانێکی قات لەبەر خێرا باڵ و شانی جەیدی ڤانسی جێگیری سەرۆک دەگرێت و بەبێەوەی پرسی پێ بکات ڕای دەکێشێتە دەرەوەی هۆڵەکە، تەنانەت پێش ئەوەی ترەمپیش برابێتە دەرەوە. ئەم دیمەنە زۆر پرسیاری دروست کرد. ئاخۆ بۆچی پێش سەرۆک جێگرەکەی برایە دەرەوە؟ وەڵامی ئەم پرسیارە لە وردەکاری ئەو سیستەمەدا دەردەکەوێت کە ئەمریکای پێدەبرێت بەڕێوە. دەستەی ئاساییشی سەرۆک کە پێیان دەوترێت خزمەت گوزاری نهێنی بەرپرسن لە پاراستنی سەرۆک و جێگرەکەی. بەڵام هەر یەکێکیان تیمی تایبەت بە خۆیان هەیە و دەبێت زوو فریای ئەو بەرپرسە بکەون کە ئەرکیان پاراستنیەتی. لەم سیستەمەدا گرنگی جێگیری سەرۆک هیچی کەمتر نییە لە سەرۆک، چونکە ئەوە جێگرە کە ناهێڵێت بۆ شایی دەستوری دروست ببێت. بە پێی هەمواری 25 دەستوری ئەمریکا لە کاتی مردن یان دەست لە کارکێشانەوە یاخود لابردنی سەرۆک ئەوە ڕاستەوخۆ جێگیر دەسەڵاتەکانی بۆ دەگوازرێتەوە. ئەگەر جێگرەکەشی کوژرا یان نەما ئەوە سەرۆشی ئەنجومەنی نوێنەران دەبێتە سەرۆک. خۆ ئەگەر ئەویش نەما ئەوە دەسەڵات بۆ سەرۆشی کاتی ئەنجومەنی پیران دەگوازرێتەوە. ئەماش دێرینترین ئەندامی حیزبی زۆرینەی ناو ئەنجومەنەکەیە. خۆ ئەگەر هیچ یەکێک لەوانە بەردەست نەمان ئەوە وەزیرەکان بە پێی پێشینەیان پۆستەکە وەردەگرن. بۆ نمونە وەزیری دەرەوە، وەزیری خەزێنە، وەزیری جەنگ. بەڵام لە ڕاستیدا لە مێژووی ئەمریکا ڕووداوی لەو شێوەیە ڕووی نەداوە و دەسەڵاتەکان هەتا جێگیری سەرۆک ڕۆشتووە و لەوە زیاتر شۆڕ نەبووەتەوە. بە درێژایی مێژووی ئەمریکا 9 جار دەسەڵاتەکانی سەرۆک دراوە بە جێگرەکەی، 4 جار بەهۆی مردنی سەرۆک و 4 جاری دیکەش بەهۆی تیرۆرکردن و تاکە جارێکیش بەهۆی دەست لە کارکێشانەوەی سەرۆک. ئەوەیان ئەو جارە بوو کە ڕیچارد نیکسن دەستی لە کارکێشایەوە و جیرالد فۆرد چووە جێگای. لە هەندێک کاتی دەگمەنیشدا سەرۆک ناچار بووە بۆ ماوەیەکی کاتی دەسەڵاتەکانی بداتە جێگرەکەی، بە تایبەت لەو کاتانەی بە هەر هۆکارێک بێت هۆشی بەخۆیەوە نامێنێت. ساڵی 1985 کاتێک ڕۆناڵد ڕیگن سەرۆکی ئەو دەمەی ئەمریکان نەشتەرگەری بۆ دەکرێت و بێهۆشی دەکەن، دەسەڵاتەکانی دەداتە جۆرج بۆشی باوک بۆ ماوەی 8 کاتژمێر دەبێتە سەرۆک. ساڵی 2002-2007 کاتێک جۆرج بۆشی کوڕ بۆ پشکنینی کۆڵۆن بێهۆشکرا بۆ ماوەیەکی کاتی دەسەڵاتەکانی داوەتە دیکچینی جێگری سەرۆک. جارێکیش جۆ بایدن ساڵی 2021 بۆ ماوەی 1 کاتژمێر و 25 خولەک دەسەڵاتەکانی داوەتە کەمەلا هەریس ئەو کاتەی بۆ پشکنین بێهۆشکراوە. بۆ ئەوەی زیاتر لە گرنگی جێگیری سەرۆشی ئەمریکا تێبگەیت ئەم چیرۆکەش هەیە. کاتێک جۆرج بۆشی کوڕ لە ویلایەتی فلۆریدا هەواڵی هێرشەکانی 11 سێپتەمبەری پێدەدەن، خێرا پاسەوانێک لە کۆشکی سپی دەچێتە ژوورەکەی دیکچینی جێگیری سەرۆک و پەلی دەگرێت. کاتێک پەلی دەگرێت دەیباتە ژێرزەمینە شاراوەکەی کۆشکی سپی و لەوێەوە بۆ ماوەیەک سەرۆکایەتی ئۆپەراسیۆنەکانی دەکرد. دوایەوەش ڕاستەوخۆ پلانی COG جێبەجێکرا کە بە مانای پلانی بەردەوامی حکومڕانی دێت و نەهێڵدراوە بۆ ماوەی چەند هەفتەیەک سەرۆک و جێگرەکەی و بەرپرسە باڵاکان پێکەوە کۆ ببنەوە، نەوەک هێرشیان بکرێتە سەر و